اللي بنرنا ام بردوام نوا برنامج بين باش كردستان ديرا ابدي انها مشاركة خويا دوم داس بيكر مشاركة مع دوم مشاركة استقلامية وقديار جي كوبي عمل المجال ماشي بيكر إيروا روجا جهانية نخوشية ندليا تأفر كذا بظن أم زيادة السر نخوشية دلي باغن نخوشية دلي تشواتشي دوت خبراسن طيبت كنت نادا خبراسن جرين تراج هرتشتي بشوا خوش نخوشية دلي باريزن هرتسانجي سدمن دروزبونا نخوشية دلي زيادة ترتش سدم كنا بأواكي جشتي أم دل سر نخوشية دلي باغن بو چند جي مامي فانداريا دكتور فتح هورامي بس بوري بزيشكن كمال كريا زور بخير بي دكتور بخير بيت باين باش دكتور أقل لو دس بكون حلبة أمره روجي نخوشي دلا لو دس بكون كان نخوشي دل شون دروس بيت يعني السبب دروزبوني نخوشي دلتي طبعا بالتأكيد أمره وكل روجك نقبو نخوشي دل نرى روجك وتندرستي دل تندرستي دل نقبو نخوشي دل يعني خوي قرنتين هنقاو من يلين دل كمان نخوش بك بو نخوش يكون داني كلا الدنيا أمره يعني بيوندن بدلوا ما بس لا تندرستي كأو كخو بارسنك بالتأكيد تقاوي كأماج تواني أماج في بين دواتر كخصيصي ذاتي لسركين أمره جي كد أصلنا ونشاني أمثال كدياري كلا بروجي تندرستي دال طبعا بيج أوا هیچ گرفتێکی تەندروستی ڕۆژێکی بۆ دیاری ناکرێت تاوەکو نەبێتە گرفتێکی جیهانی گرفتێکی گەورە بۆ مرۆڤایەتی بۆچی دڵ دیاری کرا بۆچی دڵ دیاریکرا لەبەرەوە ساڵانە زیاتر لە 7 ملیۆن کەس بۆی نەخۆشیەکانی دڵەوە بۆلەکانی خوێنەوە گیان لەدەستێن لە هەر سێ ئافرەتێک کە ئەمرێکیان بۆی نەخۆشیەکانی دڵەوە ئەمرێت هەموو ساڵان نزیکی 1 ملیۆن مناڵ کە لەدایک ئەبێت مناڵی ساوە نەخۆشیەکانی دڵیانێ بە شێوەیەکی بۆ ماوەیی لە هەموو جیهانە لەبەرەوە ئەو ناو نیشان و شێعەوە و دروشمەی کە ئەم ساڵ دیاری کرا بۆ ڕۆژی دڵدروستی یا ڕۆژی تەندروستی دڵ ناو نراوە هەڵبژاردەیەکی تەندروست بۆ دڵمان بۆ هەموو کەسێک و لە هەموو شوێنێک چونکە ئێستا یەکەم هۆکاری مردن لە هەموو عالەمە بۆ نەخۆشخستنی مرۆڤەکان بۆ کوشتنی مرۆڤەکان بە نەخۆشیەکان تێنە نەخۆشیەکانی دڵ و بۆدەکانی خوێن هۆکاری ڕەقەمیەکە و تصور ئەکرێ ئێستا استراتیژێکی 15 ساڵی دانراوەکەەوە 5 ساڵی ڕۆشتۆ 10 ساڵی ماوە استراتیژی 25 یعنی چی استراتیژی 25 لەسەر ئاستی جیهان هەوڵ بدرێ لە سەدا 25 نەخۆشیەکان لە ساڵی 2025 کەم بکرێتەوە کە ئەو استراتیژی نەخۆشیەکانی دڵ ئەڵم هەڵبەتە لە سەدا 25 نەخۆشیەکانی دڵ لە ساڵی 2025 کەم بکرێتەوە وەلو بەپێی تصور و ئەگەرەکان کە لە توێژینەوە زانستیەکانە ئاماژەی پێدراوە پێمان ئەڵێن ئەم 7.3 ملیۆنەی کە ئێستا ساڵانە لە جیهانە بە نەخۆشییان دڵگیان دەدرێن لە 2030 گەریەوەی هەیە ببێتە 25 ملیۆن کەس لەبەر ئەوە بە فعلی نەخۆشیەکانی دڵ ئەوە ئێنە کە ڕۆژێکی بۆ دیاری بکرێ و بەڵام گرنگترین ئەوەیە کە ئێمە باز لۆ بکەین کە چی بکەین بۆ تووشی نەخۆشیەکانی دڵ جا نەخۆشیەکانی دڵ جەناب پرسیارەکەی جەنابێت بریتە لە کۆمەڵە نەخۆشیەک کە دووچاری بۆریەکانی خوێن ئەبێت ئەم بۆری خوێنانە یاوە تا تەستیان نکاتەوە کەوا لێکە کە نەتوانێت خوێن بن بە دڵ و شانەکانی دڵ یان بە مێشتی چکە عادەتەن کە باسی نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێنەگرێ دوو پێکاتی زۆر سەرەکیەکەونە بەر مەترسیەوەیەکیان خودی دڵە کە ئەگەری مردنی شانەکانی دوم شامەشتی ئینسان تووشی جەڵدەی دەماخە بێت بەڵێ دکتۆر تا چەند دیارە نەخۆشیەکی بڵاوە لە جیهانە بەس تا چەند ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستان لە چاو وڵاتانی تر ستانداردێک شتێکی لەو جۆرە هەیە کە ڕێژەکە لە ئاستانداری جیهانیا بێت ڕێژەی توشبوون بە نەخۆشیەکانی دڵ طبعا بەپێی دوا تەسریحی لایەنی پەیوەندیدار لە حکوومەت هەرێمی کوردستان بە وەزارەتی تەندروستیەوە هەیە داتاکان ئەوان پێمانەڵێن کە هۆکاری ڕەقەمیەک لە کوردستان نەخۆشیێکی دڵ و بۆریەکانی خوێنە بەڵام هەنێ ڕیپۆرتی تر کە لە کوردستان کراوە توێژینەوەن ئاماژە بەوەکن کە لایەزار هۆکاری قوربانی هاتوچۆ یەکەم هۆکاری مردنە لە کوردستانە بەڵام لە هەموو حاڵەتێکە نەخۆشیەکانی دڵ و بۆریەکانی خوێن لە سەرەکیترین هۆکارەکانی مردنە لە کوردستانە دکتۆرەوەی زیاتر بە جەڵدەی دڵ ناو دەبرێت ناو خەڵکە مەبەستەوەی جەڵدەی دڵ خۆی لە ڕۆزانستیەکەی یەکێکە لە نەخۆشیەکان ئێمە تەمەن یەک گرفتمانەیە لە زمانی کوردی هاتووە لە هەژاری لە دەستەواژەی طبیە بەڕاستی لە دەستەواژەی پزیشکیە ئەدیان لە زمانەوانی ئینگلیزیە زۆر بە جوانی طبعا ذبحمان هەیە جیاوازە
وەسمە دیارە جەڵدەش یەکێکە لە هۆکارە سەرکیەکانی مردن دیارە لە وڵاتی خۆمان زۆرە ئەو ڕێژەی توژین بۆ نەخۆشیەکانی دڵ بۆ دەکانی خوێن ئەوش بەشێکە لە نەخۆشیەکانی دڵ جەڵدەی دڵ جڵدەی دەماغ هەردووکیان ئەچێتە ژێر ئەو ناونیشانە کە پێێتە نەخۆشیەکانی دڵ بۆ دەکانی خوێن چکە جەڵدەی دەماغیش بەعینێن میکانیزم دروستە بێ ئەسڵ نەخۆشی دڵ و بۆدەکانی خوێن کە جەڵدە یەکێکیانە لە دڵە بۆ نمونەگە لە دڵ بە یاخود لە مێشک وا کەی کاتە پێی جەڵدەی دەماغ بەهۆی تەسکبوونەوە گیرانی بۆریەکانی خوێنە ئەم بۆریە خوێنە مەسەڵەن مێشتی ئێمە لەکوێ ئۆکسیجین وەرەگرێ لەکوێ خۆراک وەرەگرێ لە ڕێگەی خوێنبەرەوە وەرەگرێ کاتێ ئەم خوێنبەرە ئەگیرە و تەسک ئەبێ خوێنی یا ئەوە تا بە تەواوەتی خوێن ناچێت بۆ بەشی مێشک یاوەتا ئەچێت بەس بەشی ناکات لە دەرئەنجامە شانەکان ئەمرن مردن مشکلەیەکی یەکێکی وکو جەڵدەی دەماغەوەی کە شانەی مێشک لە مرۆڤ تەبیعەتێکی خاصێ دروست نابێتەوە ئیتر ئەو شوێنەی مێشک کە ئەمرێت کۆنتترۆلی چی ئیشێکی لەشی مرۆڤەکە ئەو شوێنی ئەو بەشەی لەش ئیشەکەی لە دەستدات بۆ نمونە جاریوا قاچ جاریوا هەدەسە ناتوانێتتر ئیشی خۆی بکات. باش دکتۆر لەسەر نەخۆشیەکانی دڵ ئەگەر بزان نەخۆشیەکانی دڵ بێجگە لە جەڵتا نەخۆشیەکانی دڵی تر چۆن ئەوانی شار بە هەماشەوە لەبەر گیرانی بۆڕیەکە یان تەسکبوونی بۆڕیەکان تووشە بن؟ نەخێر ئەو بەشێکی تری احتیمالی هەیە هۆکارەکەی بۆ ماوەی بێ ئەو وتمان 1 ملیۆن مناڵ ساڵانە لەدایک ئەبێ نەخۆشی زگماچیانە علاقی بە دڵەوە هەیە بەشێکی تری نەخۆشیمان هەیە کە هەر دووچاری دڵ ئەبێت بەڵام بەهۆی وردبینەتیندەوەری وەکو بەکتریاوەیە ئلتیهابی پەردەی دڵ و ئەمانە بەڵام سەرەکی ترین هۆکارەکان و کوشندەترینیان ئەوەیە کە بەهۆی گیرانی بۆلەکانی خوێنەوە ڕوایە کە ئەوەی کە جێگەی خۆشحاڵی ئەم جۆرەیان ئەگەری ئەوەی زۆرە کە ڕێگری بکرێت لە ڕوودانی باش تەمەەن پەیوەندی هەیە بە نەخۆشی دڵەوە بەشێوەیەکی گشتەکە لەمە بمانێ باسی ئەوە بکەین تەمە سێ هۆکار هەیە ئەم نەخۆشیەکانی دڵ بۆلەکانی خوێن چانسی توژبوونیان زیادەکە ئەم هۆکارەکان دابشکان بەسەر سێ پلەیە بەسەر سێ ئاستە بە سێ جۆرە جۆرێکیان پێی ئەوترێ هۆکارە جێگیرەکان کە ئێمە ناتوانین دەستکاریان بکەین یەکێ لەوانە تەمەنە لەگەڵ زیادبوونی تەمەن چانسی ئەوە هەیە کە ئەگەری توژبوونت بە نەخۆشیەکانی دڵ و بۆلەکانی خوێن زیاد بێت کەواتەی کە لە هۆکارەکان ڕەگەز نێر چانسی توژبوونی زیاترە بە مقارنە بە مێ بەڵام مێژە توش ئەبێ مەسا هەنێک نەتەوەی تایبەتی هەن ئەمانە پێیانەوترێ هۆکارە سابتەکان جێگیرەکان جۆری دووەم لە هۆکارەکان کە هەمانە پێیانوترێ ئەو هۆکارانەی کە ئەتوانرێت عیلاج بکرێن چارەسەر بکرێن بۆ نمونە یەکێک شکری خوێنی بەرز بێ ئەگەریەوەی تووشی نەخۆشی دڵ ببێ یەکێک چوری خوێنی بەرز بێ ئەگەری ئەوەی هەیە تووشی نەخۆشی دڵ ببێ یەکێک یعنی بەردەفشاری خوێنی هەبێت ئەگەری ئەوەی تووشی نەخۆشی دڵ ببێت تەواوی ئەم سێ هۆکارە و هەنێ هۆکاری تری هاوشێوەی ئەگەر زوو چارەسەر بکرێن و کۆنتترۆل بکرێن ئەو کەسە تووشی نەخۆشیەکانی دڵ نابێت ئەمە گروپی دووەم یا ئاستی دوم لە هۆکارەکان ئاستی سێم کە ئەوە جێگەی دڵخۆشیە بەڕاستی هەواڵێکی باشە تا ئێستا ناوەندە توێژینەوەکان هێن بە مرۆڤایەتی ئەو هۆکارانن کە پەیوەندن بە شێوازی ژیانی هەرێکێ لە ئێمەوە شێوازی ژیانی ڕۆژانەمان بۆ نمونە کە ئەمانە کاریگەریی زۆر بەهێزیان هەیە بۆ توژبوون بە گروپی دووەم کە بەردەفشاری خوێن و شەکرە و چوری خوێنە خۆشیان هۆکارێکی گرنگن بۆ کۆنتترۆلکردنی بۆ توژەبوون بە نەخۆشیەکانی دڵ بۆرەکانی خوێن ئەوش چیجێ مەسەرەن جوڵان مرۆڤ ڕۆژانە بەلایانی کەمە پێویستە 30 خولەک بجوڵێ ئەلێنە ملاحەزەیەکی گرنگ هەیە کە ماڵێن جوڵان و جوڵان یعنی ئیشی ناوماڵە بێت ئەوش جوڵانە پرسیارێکی زۆر گرنگە وەرزش ئەوە نییە ئللا ئەبێت کالەیەک لە پێ بکەیت و لەگەڵ جلێکی ڕاضیە و بچیتە پارتیەکەوە هەموو جوڵەیەکی لەشی مرۆڤ ڕۆژانە بەڕاستەدان بۆ نمونە ئەو ئیشوکاری کە ئافرەتێک لە ماڵەوەیکە ئەو ڕێڕۆشتنەی کە ئەچیتە سەر شوێنی دەوامەکەت فترێک 5 دقە دەقەم حاڵەکە سارەکەت لە شوێنە پارکی بکەی بۆ هەمیشە مەجای 10 دقە ڕۆشتن هەبێ مەسەلەن NRT کە سەرەکەی باشترە بە مەفعەت سەر نەکەوی سەرکەوتن بە قادرمە بەلایانی کەمە ئەو قادرمێکی و بینایکی شەقاتی کە ئێمە لە NRT بەڕاستێکی زۆر باشدانرێ مەلەکردن هەموو ڕۆژێک مرۆڤ بتوانێت 30 خولەک لەم جۆرە ڕاضانە بکە زۆر سوودێ بێ بۆ کەمکردنەوەی چانسی بە نەخۆشیەکانی دڵ و بۆلەکانی خوێن دووەم هۆکاری جگەرە نەکێشانە هەر لە ئەساسەوە یان ئەگەر کێشاش دوازی لێ بهێنی طبعاً
ساڵانە 600 میلیۆن کەس گیان لەدەست ئەیان بەهۆی جگەرەکێشی دووەم یانی خۆیان جگەرە ناکێشن بەد لە ژینگەیەکان کە کەسی جگەرەکێشی تایە بۆ نمونە سێمە لەم قاعەیە ئەگەر 100 کەسی تیا بێ با بڵێن 5 کەسمان لێرە بێ یەکێکمان جگەرە بکێشێ ئەو کەسانی ترکە لێرن ئەگەر من کەسێکی جگەرەکێشم 5 جگەرە بکێشم چەند کەس لەم قایە و کوای هەمووی یەک جگەرە کێشاوێ تا هەواڵێکی خۆشیش هەیە ئەو کەسانی کە جگەرەکێشن بۆ ماوەیەکی درێژخایەن هەنێک سەرچاواڵی دوای 5 ساڵ لە واتێنان لە جگەرە هەنێکی تر لە دوای 15 ساڵ وەکو ئەوەی لێتەوە کە بە هیچ جۆرە جگەری نەکێشاوێ ئەو هۆکاری دووەم هۆکاری سێەم ئەو علاقەی بە خواردنەوە هەیە ئەو خواردنانەی کە بڕێکی زۆر چەوری تونی تایە چەوری تێر یان خوێ چانسی توژبوون بە نەخۆشیەکان دڵوبەرەکانی خوێن زیاد دەکات مەسەرەن گۆشت بەکارهێنانی چەوری تند بۆ ئامادەکردنی چێژ لەلایەن خانمان و لە چێشتخانەکانە ئەمەش یەکێکتر لەو هۆکارانەی کە ئەکرێ ئێمە ئەو هۆکارە بگۆڕین هۆکارێکی تری گرنگ هەیە کە تەسیری لەسەر هەموو لەشی ئینسانی و لە نێو لەشی ئینسانیش تەسیری لەسەر دڵوبەرەکانی خوێن هەیە مەسائلی فشاری دەرونیە فشاری ڕۆژانەی ئیش و کارە طبعاً هەموو مرۆڤێک ڕۆژانە لە شوێنی کارەکەی و لە دەروی شوێنی کارەکەی ئەگەری ئەوە هەیە دووچاری کۆمەڵە فشار ببێت لە ڕووی دەرونیەوە بۆیە هەموو کەسێک ئەبێ ڕێگەیە بدۆزێتەوە بۆی خۆی لەو فشارانە دەرباسکە بە شێوەیەکی گشتی ئەم 4-5 هۆکارەش ئەچنە ناو ئەو هۆکارانەوە کە مرۆڤ ئەتوانێت ڕێگریان لێ بکە بۆی تووشی نەخۆشیەکانی دڵوبەرەکانی خوێنەوێت کەواتە هۆکارانە خۆگرتنەوە لەم هۆکارانە خۆپاراستنە لە نەخۆشیەکە بەڕادەیەکی زۆر لە نەخۆشیەکانی دڵوبەرەکانی خوێن خۆپاراستنەکە پێشترە لە عیلاجەکەەوە بەتەکید باش خۆپاراستنەکە چۆن خۆمان پارێزی چۆن خۆمان پارێزین ئەم هۆکارانە کە باسمان کرد عەکسی بکەینەوە یعنی سەرەتا زۆر گرنگە ئێمە ستایلی ژیانی خۆمان بگۆڕین ستایلی ژیان چۆن بگۆڕین ستایلی ژیان مەسەلەن لە ڕووی خواردنەوە احتیمادی ڕئیسیمان لەسەر خواردنی ئەوەی سەرچاوەکانی گۆشت و شیرینەمەنی و ئەوانە نەبێت بگەڕینەوە بۆ پاقلەمەنیەکان ئەوانەی پاقلەنۆک و نیسک و ئەمانە بڕێکی زۆر فایبەریان تایە کە زۆر کاریگەریان لەسەر کەمکردنەوەی نەخۆشیەکانی دڵوبەرەکانی خوێن باش بەڵام ئەم پاقلەمەنیەکان کاریگەری نییە بۆ سەر هەندە نەخۆشی تر تا ڕادێک زۆر لە هەموو سەلامەتترە دوو میوە سەوزە بە شێوەیەکی گشتی سەرچاوێکی زۆر گرنگ کۆمەڵی مادە و کانزە و ڤیتامینیان تایە کە پێیانەوتە کاردیۆ پرۆتەکتیڤ حتا بۆ ڕێگرتن لە شێرپەنجەش گرنگن ئەمە لە کەمکردنەوەی ئەو خۆراکانەی کەمکردنەوەی بەکارهێنانی خوێی زیاد مەسەلەن چێ شتێکە دێ خۆی خوێکی تێکراوە پێویست ناکاتر خوێی زیاد لەسەر سفرەدا بنرێ بۆی بەکاربهێنرێ بۆ شتی تر ئەمە یەکێک لەو کارگرنگان مەسائلی وەرزشکردنە وەرزشگرتن وەکو بۆ شوەیە کە ئاماژەمان پێەیە ڕۆژانە بەلایانی کەمەوەگە نەتوانی بچی بۆ مەلەکردن بۆ مەزبەح بچی بۆ پارچێ بۆ ڕاکردن لە ئیشکاری ڕۆژانە تا هەنێک ڕێڕۆشتن بەکار بهێنی ئێمە قیاسێکمانێ قیاسەکە بۆ عامی خەڵک زۆر گرنگە کەی بزانین گەشتی ئەو جوڵەی کە ئیکی نەشمان سادەی لێکە هەر کاتێک لە کاتی ئەنجامدانیە هەستت کرد لێدانەکانی دڵت زیاد دەکا عراق ئەکەیتەوە وردە و دەخەریکی تەنگە نەفەسەبی ئەوە ئەو جۆرە لە جوڵە و لە حرەکات مانای وایە لەشت سوادەی لێەکە گەشتۆتە ئاستێک کە سوودمەند بێ بۆ لەش یەکێکتر لە پێکاتەکەمان مەسائلی جگەرە و مادە هاوشێوەکانی جگەرە و بەکارهێنانی مادە کحوولەکان بە ڕێژەیەکی زۆر ئەمانەش هۆکارێکی گرنگن بۆ توشبوون بە نەخۆش یەک پێکاتی تری زۆر گرنگە کە پێویستە تاکی کوردی ئەمە لەسەری ڕابێت بە تایبەتی ئەوانەمان کە چێتە عمری 40 ساڵ و بەرەو ژوور کە هیچ نەخۆشیێکی نییە ئەبێ فێری چێک ئاوتێکی ساڵانە ببین پشکنینێکی ساڵانە بەلایانی کەمە بە 3-4 هۆکاری ڕێخۆشکە کە زۆر مەترسیدارن بۆ توشبوون بە نەخۆشیەکانی دڵە داهاتووە ئەویش چییە یەکەم فێر ببین بەلایانی کەمەوە دوای 40 ساڵ 2 ساڵ جارێک فشارێکی خوێن بگرین هیچی تێ ناچێ ئیشی 5 دقەیە و بە 500 ناگە خۆش ئەسەر لە هەموو ماڵێک تقریباً جیهاز هەیە دوو پشکنینی چەوری خوێن بۆ زانینی چەوری باش چەنە چەوری سوود بەش خوش و چەوری زیاد مەخشتەنە سێ بۆ زانینی ڕێژەی شەکر زۆر گرنگە پاشان هەر بە ئێمە ئامادەین مەسەلەن چەند ساڵێک جارە سیارەکانمان بەرین بۆ چێک بەڵام گرنگیشە خۆمان فێری سەقافەتێ ببین دوای تەمەنی 40 ساڵان ئەگەر هیچ نەخۆشیێکمان نەبوو ناوبەناو چێکێکی خۆمان بکەین چێکێکی گشتی و بچین بۆ لای پزیشکێک ئەنی بەداخەوە هەڵەیەکی کوشندە هەیە لەناو تاکی کوردی ئێمەیە تەنها لە کاتی
نەخۆشیە سەدای دەستگای تەندروستیەکەن خۆی دەستگای تەندروستی باش ئەو دەستگایەیە کە زۆرترین هاوڵاتی تەندروست ڕووی تێ بکە باشە مە غەڵەت تەنیا بۆ تاکی کورت دەگەڕێتەوە ئەمە تەنها بۆ تاکی کورد ناگەڕێتەوە ئەمە کۆمەڵێک هەمومان لێ بپرسین تاک لێ بپرسە دەستگای حکومی تەندروستی لێ بپرسە چاڵاکی هەبێت بۆ ئەوەی هیچ نەبێت تاکی کورت هوشیارکەنەوە کە ڕۆژێکی سێکی تەواوە وەزارەتی پەیوەندیدارکە وەزارەتی تەندروستی لێ بپرسە وەزارەتی پەروەردە لێ بپرسە سەحەتبوونی ئینسان ئەبێت لە بیدایەتەوە دەستی پێ بکەیت یەکەم قوتابخانە بۆ فێرکردنی سلوکی تەندروست لەناو تاکە قوتابخانەی ماڵەوەیە دوای ڕۆژە دانگەکانن دوای قوتابخانەکانن ئەنجا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنین دوای ئەوە وەزارەتی معنی دوای ئەو دەستگاکانی خوێندنی باڵا هەمویان پێکەوە ئەتوانن بۆ نەخۆشیەکان بەنگابوونی نەخۆشەکانی دڵ و بۆلەکانی خوێن ئەبێت لەسەر ئەم هەموو ئاستانە ئیشکەین بەڵێ سپاس دکتۆر فەتاح هەورامی پسپۆڕی پزیشکی کۆمەڵ مامۆستای زانکۆ سپاس جارێکی دیکە بەخێبێت سەلامەت سپاس دەکەین بەوەی تەندروستی